بەختیار عەلی ناوی هەرە دیار و ناسراوی نێو کایی داهێنانی ئەدەبیات و ڕۆمانی کوردیە. لە دیدارێکی تایبەت و فرەلایەندا لەگەڵ بەختیار عەلی باس لە بابەتی وەرگێڕانی بەرهەمەکانی بۆ زمانەکانی ئەڵەمانی، ئینگلیزی و ئیتالی دەکەین. بڵاوبوونەوەی بەرهەمەکانی ئەو نووسەرە لە ئەوروپا بە دوایدا بڵاوبوونەوەی چەندین نووسینی گرنگ لە میدیا گەورە و ناسراوەکاندا سەبارەت بۆ ڕۆمانانە و دواتریش وەرگرتنی خەڵاتی نیلی زاکس پەڕینەوەیەکی گەورەی بەرهەم و ناوی ئەم نووسەرەن بۆ دنیای دەرەوەی خۆمان. لەم دیدارە درێژ و فرەلایەنەدا خەڵاتی نیلی زاکس ئەدەبیات بەگشتی ڕۆمانەکانی نووسەر خۆی بە تایبەتی ڕۆمانی کەشتی فریشتەکان، دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ڕەوشی کورد لە بەشە جیاوازەکانی کوردستان و عێراق، دین و ناسیۆنالیزم، هەروەها کۆمەڵێ تەوەری دیکە بابەتەکانی قسە و گفتوگۆ دەبن. لەگەڵ بەختیار عەلیدا ئەم دیدارەمان لە شاری کۆڵنی ئەڵمانیا ساز کرد، شاری کۆڵن کە ساڵانێکی زۆرە شوێنی نیشتە جێبوونی ئەم نووسەرەیە. کاک بەختیارجان، جگە لە نووسین و وتاری زۆر گرنگ سەبارەت بە ڕۆمانەکانی و بە زمانی ئەڵمانی لە ڕۆژنامە گەلی گرنگی وەکو NZZ، نۆیە زوریشە زایتونگ، یاخود زویددۆیچە زایتونگ و هەموو ئەوانی تر، ئێستا من هەموویم لە بیر نییە. پاشان بەخشینی خەڵاتی نیلی زاکس کە بەڕاستی بۆ هەمومان مای دڵخۆشی بوو. هەر لێرەشەوە جارێکی تریش پیرۆزبایی لێ یەکەم. وتارێکی گرنگ لەوێ لەلایەن خۆتەوە بە زمانی ئەڵمانی پێشکەشکرا، دواتر وتارەکە بە زمانی کوردیش بە هەردوو شێوەزاری سۆرانی و کرمانجیش بڵاو کرایەوە. لەوێ باس لە ئینسانەکەن، ئومێدی ئێوە بە ئینسان، هەرچەندە ئێوە ناتانەوێ ئومێدێکی بۆش بە خوێنەرەکانتان پێشکەش بکەن، بە خوێنەرەکانتان ببەخشن، بەڵام لەگەڵەوەشە بڕواتان بۆ قودرەتەی ئینسان هەیە کە ئەگەر بە ئاگریشە، بە جەهەنەمیشە بپەڕێتەوە، بە دۆزەخیشە بپەڕێتەوە، بەڵام لەو بەرەوە ئەتوانێ هەر هەڵگری جوانی، هەڵگری ئیرادەیەک بێ بۆ جوانی، بۆ ئاوەدانی، بۆ شتی باش. کاک سیروان، من سێری ئینسان ناکەم وەکو مرۆڤێک، وەکو کائینێک کە لە سروشتەوە بوونەوەرێکی درڕن دەبێت، یعنی هەر خۆی درڕن دەبێت. پێم وایە بەشێکی زۆری دنیای ئێمە ئێستا لە سروشت ڕابڕاوە. ئێمە چیتر بوونەوەرێکی سروشتی نین تاوەکو سروشت تاوانبار بکەین بەوەی کە بۆ ئینسان لە زۆر شوێنە بێتە درڕندە، بۆ لە زۆر حاڵەتەوە ئەو جانەوەرە گەورە و ترسناکەی لێ دەرەچێت کە لە دەرەوەی چاوەڕوانیە. دنیای ئێمە دەمێکە سروشتی بەجێهێشتووە، هەموو دنیای ئەستێرێکی ئێمە لە سەریەژین چیتر ئەستێرێکی سروشتی نییە. دار، بارد، هەموو شتەکان جێپەنجەی ئینسانی بەسەریەوەیەتیە. هەتا ئەو درختانی کە بینین لە دەور و بەرمانە ئینسان بەشی زۆری ڕوانەوە، بەشی زۆری مان و نەمانێن بەدەستی ئینسانە تا ئەندازێکی زۆر. بەستمەوەیە کە بڵێم کە شەڕەنجێزی لە ناو ئینسانە تا ڕادەیەکی زۆر دیاردەیەکی مێژووی سیاسیەوە پەیوەندی بە بیرکردنەوەمانەوە هەیە. داعشێک کە ئەبگاتە و پلێ لە درڕندەیی تا ئەندازێک پەیوەندی بە شێوازی بیرکردنەوەی هەیە لە دنیا، شێوازی تێڕوانی لە دین، شێوازی دیاڕنی لە بەهەشت، لە جەهەنەم، لە کۆمەلگا، لە پەیوەندی ئینسانەکان، پەیوەندی هێزەکان. واتە سروشتی بیرکردنەوەمان تا ئەندازێکی زۆر تەشخیصی ئەوە کە دەست دەخاتە سەرەوەی کە چەندە ئینسان بین و چەندە درڕندە بین. بۆ جارێکی تر لێرا گرنگە
شوێنی فکر و شوێنی داهێنان شوێنی ئەدەب شوێنی ئەمانە هەموو زۆر بە گرنگ تەماشا بکەین چونچە ئەمانە هەموو هێزن کە کار لەو تێڕوانی ناکەن کار لەو عقلێت هاکەن و ئەتوانن بە شێوێک لە شێوەکان ئینسان ئاڕاستەکەن بەرشێوە بە جێگایکی بەرەو جێگایکی تر بۆیە هەموو ئەوانەی بە بڕای من هەموو ئەوانەی کە بە کەم تەماشای داهێنان فکر وە کاریگەری فکر لەسەر ئینسانەکەن بۆ من ترس ناکەن تا ئەندازەیەکی زۆرە بەرچنی فکر هەمیشە پۆزیتیف بێت لەسەر کاریگەری بەڵام بەگشتی ئەتوانێت پۆزیتیف بێ ئەمە حاڵەتێکی تر لەگەر تەماشا بکەی لە ئەدەبیاتی منە دوو کارکتەر هەن زۆر سەرچین وەفای ڕەفعەت بەگ لەگەڵ سامیری بابلیە هەردووچیان سامیری بابلی بەرهەمی ئەو سیستمە فاشیستی ناسیۆنالیزمی عەرەبیەوە دڕندەیەکی بێوێنە بووەوە پیاوکوژێکی بێوێنە بووە لەناو سوپایەکی درندا و سوپایەک کە ئەم کارکتەری بەخێوە کردەوە بۆی بێ بە ئامێرێکی کورتچن بێ بە ماشێنێک کە تەنیا مەرگ و خوێن ڕشتن بەرهەم بێنێ و هیچی تر وەفای ڕەفعەت بەیەکیش هەمان شێوە وەفای ڕەفعەت بەت کەسێکە لەناو هەناوی پرۆسی سیاسی کوردیەوە گەورە بووە و ئەم پرۆسەیە وای لێکە زۆر ئاشنابێ بە کوشتن ئاشنابێ لە سەرەتا بە کوشتنی ئەسپەکان دەست پێکە و بە ناو کوشتنی کۆمەڵێک ژنی بێگونا هاتیە پەڕێەوە ناو بەناو بە کوشتنی کۆمەڵێک ئینسانی بێگونا هاتیە پەڕێ بەڵام پرسیارەکەی منەوەی ئایا شتێکن هەیە نامێنێتەوە لە ئینسانە بە بەڕۆی من هەمیشە شتێکێت هیچ سیستمێک ناتوانێت جانەوەرێکی پێرفێکت دروست بکات و ئەمە گرنگ و بەرزی و گرنگی ئینسانە هیچ سیستمێک لەسەرم ئەرزە ناتوانێت وا بکە کە ئینسان هەمیشە درڕن دەبێت هەمیشە وحشی بێت دەزانیە چونچە لە ناخمانە هەمیشە شتێکی ئینسانیە مێنێتەوەوانێ و ئیشکردن لەسەرم بەشە ئیشکردن لەسەرم بەشەیەکە بەشێک بۆ هیوایەڵەتەوانێ و بەشێک بۆ ئومێدەیەڵەتەوانێت کە کارەساتەکان چەنە گەورە بن و ناخۆشیەکان چەنە گەورە بن هێشتا شتێکە مێنێتەوە کە باوەڕمان پێوێت کە ئینسانە و ئەو بەشەیە لە ئینسان کە ئەتوانێت مقاومەتی ئەو دڕندەی ناوناخی خۆی بکە ئەم ململانەیە لە بینی سیاسەتێکە فکرێکە کولتورێکە کەوا لە ئینسانەکە دڕن دەبێت و ئەو بەشەی ناوخۆشی کە یژێڕێتەوە بەرەو ئینسانیەت ململانەیەکی زۆر گرنگەوە ببایەخی پێبین و بە کام تەماشای نەکەین چونچە یەکێکە لە هیوا گەورەکانمان لە کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای عێراقیە گەر تەماشا بکەی ئەم هەموو دڕندەیە ئەم هەموو کوشتارە یانی لە ماوەی 30 ساڵە نازام چەند ملیۆن ئینسان لە عێراق کوژرا و هیچ ڕقەمێکی ڕاستەقینە نییە دەربارەی ئەم کوشتار بەڵام ئەزانین کە ئەم مرۆڤە وا ڕاهێنراوە کە ئەبێ بکوژێت ئەم مرۆڤە وا ڕاهێنراوە کە ئەبێ لە بەرامبەرەکەی بترسێ ئەم مرۆڤە وا ڕاهێنراوە کە بەرامبەرەکەی وەکو ئاژەڵ تەماشا بکە و بە حەیوانیکردنی ئەنیمالیزەکردنی بەرامبەر بەشێکی گرنگی کولتوری سیاسی و ئەخلاقی ناو کۆمەلگایە ئەم پرۆسەی بە حەیوانیکردنە بە ئاژەڵکردنی بەرامبەر بە ئاژەڵکردنی بەرامبەر کە ئەم هەموو کارەساتە دروست دەکات گەڕاوە پەڕیوەتەوە بۆ ناو زمانی ڕۆژانەمان بۆ ناو ڕەفتارمان لەگەڵ یەکە بەسەر جارێک 5 دقە تەماشای فەیسبوک بکەی بزانی چەندە شەڕانگێزیە بینی لە ناو ئینسانەکانە چەندە تووڕەیی ناحەق بینی لە ناو ئینسانەکانە چەندە شێواندنە بینیت چەندە ئینسانەکان لەزەت لەوە ئابینن پەلاماری یەکتر بن غەریزەی پەلامارانەوە غەریزەی کە نۆربەرت ئەلیان باسیە کازینیە لە ناو ئینسانی ئێمە بۆ بە شتێکی سروشتی لە کاتێکە پرۆسەی بە شارستانیکردنی ئینسان لە ڕاستیە ڕامکردن و نەهێشتن و بچووکردنەوەی ئەو غەریزەی پەلامارانەیە کە ناو مرۆڤ هەیە ئەم غەریزیە تا ئێستا زۆر بەهێزە ناو ئینسانە بەڵام ئەم هێشتا بەشیەوە نییە کە بڵین ئینسان بۆی گەیشتوونەتە خاڵێک کە بە تەواو ناومێدبین لە مرۆڤ نامن تا ئەم لەحظەیەش ئومێدێکم هەیە کە ئینسان بەڵێتوانێت بەناو جەهەنەمی شات هێپەڕێ بەڵام لەو سەرەوە بە شتێک لە ئینسانیت بێتە دەرەوانێنیە و هەر یەک لە کارکتەری سامیری بابلی و وەفای ڕەفعەت بەگ ڕەنگە نوێنەری ئەو ڕەهەندە یوتۆپیە بن لە ناوبیرکردنەوەی منە ڕەنگە نوێنەری ئەو ڕەهەندە بن کە من ئومێدی پێبەستم کە لە پاشە ڕۆژە لە نەوەکانی داهاتووە ئیش بۆ بە ئینسانیکردنەوەی سیاست ئیش بۆ بە ئینسانیکردنەوەی کۆمەلگا بکەن کاک بەختیار بەخشینی خەڵاتێک بەتابەتیش ینی بەگشتی بەخشینی هەموو خەڵاتەکان لێرە بەتابەتیش خەڵاتێکی گرنگی وەکو خەڵاتی نیلیزاکس هیچ ئەڵبەتە تاکە یاعتیبار لە پشتی بەخشینی ئەم خەڵاتەوە هەبێ
داهێنانە، توانای نووسەرە، توانای بەرهەمەکانێتی، هیچ ئاعتیبارێکی تر، هیچ بەرژەوەندیەکی سیاسی، بەرژەوەندیەکی ئابووری بۆ نووسەرە نییە لێرە، تاکو ئەم خەڵاتی پێ ببەخشن. پرسیارەکە ڕەنگ بێ پرسیارێکی باو بێ، بەڵام گرنگە هەستی تۆ وەکو نووسەرێک، وەکو نووسەرێکی کورد لە کاتی بەخشینی ئەو خەڵاتیان، لە کاتێکا کە ئەو هەواڵە بە تۆ ئەگا ئەم خەڵاتت پێ ئەبەخشین، هەستی تۆ چییە؟ هەڵبەت کاک سیرۆن تۆ زانی من زۆر لە مێژە نووسم، یانی من لە مناڵیمەوە نووسم، نووسین بووەتە بەشێکی ڕۆژانەی ژیانم، و پەیوەندیم لەگەڵ کتێبە بە هەموو شێوەکانی وەکو خوێنەر وەکو نووسەر پەیوەندیەکی بەردەوام بووە، ینی بە درێژایی ژیانم هاوڕێم بووە لەگەڵما بووە و ڕۆژێک نەبووە من لە دەرەوەی ئەو پەیوەندیە بتوانم بژیم و پەیوەندیم بە دنیای کولتور و ڕۆشنبیری و دنیای ئەدەبیاتەوانە خۆ دەزانی بە تەواو بە دەربووە لە هەر خەونێک وەکو نووسەرێکی خۆر هەڵاتی وەکو نووسەرێکی کورد قەت چاوەڕوانەوەی ئەوم نەکردووە، مەسا بۆ نمونە بەرهەمەکانم بە ئینساف تەماشا بکرێن، یا وا ڕاهاتوین خۆمان وا ڕاهاتوین کە بەرهەمەکانمان قەت بە ئینسافەوە تەماشا ناکرێت و تەنیا ئەو چاوانە تەماشایەکەن کە یانەوێ بەرهەمە پشکێنن تاونیا ئەو هەستانە قساکەن کە لە پشتەوە نیازیانەوە هەیە کە هەم تۆ بچوو بکەنەوە، هەم بەرهەمەکە بچوو بکەنەوەوە، هەم دنیای ئەدەبی تۆ بە ناچیز ببین. ئەو دقی کە لە دۆرتمۆندەوە تەلەفۆنیان بۆ کردم و پیان ڕاگەاندم کە من خەڵاتی ملی ساکسم وەرگرتووە، پێشتر خەڵاتەکەمە ناسی بێگومان خەڵاتێکی زۆر گرنگە لە ئەڵمانیاوە، نووسەرەکانی کە بۆ نمونە ئەلیاس کانێتی یا ئەریک فرۆم یان نادین گۆردمێر یا چەندین نووسەری زۆر گەورەی وا خەڵاتەکەیان وەرگرتووە، بۆ من هەڵبەت چاوەڕە نەکراوە بوو، چون شەیەکە من تەنیا دوو کتێبم بە زمانی ئەڵمانی هەیەەوە و دوو کتێبیش لە ڕاستیە کەمە بۆ وەرگرتنی خەڵات لە بەتایبەت بۆ خۆر هەڵاتیەک، بەتایبەت کە کەس نایناسێ بۆ کوردێک کە کولتورەکەی نەناسراوە، ینی ڕەنگە بۆ یەکێکە لە ئیسپانیە نووسێ یا یابانیە نووسێت یان لەو کولتورە گەورانەوەیەت پەڕینەوە ئاسانتر بێ، قبولکردن ئاسانتر بێت، چونچە پاشخانە کولتوریەکەی زۆر بەهێزە و خزمەتیەکە لێرەوە بۆ نووسەرێکی وەکو کە لە دنیای ئێمەوەیەت ئەم ئیشە دەجار قورسترە لە چاو نووسەرێکە کە لە ئەمریکای لاتینەوەیەت و کولتور و کەلەپور و مێژووی ئەدەبی ئەمریکای لاتینی بەشێکە لە مێژوەکەی و پاڵپشتێتی و لەگەڵ یا ئیشەکات و لەگەڵ ئەیباتە پێشەوانی نییە. ئێمە هەموو ئەو شتانێکی هەمانەمان باتە دواوانیە نییە لە کۆمەڵگەی خۆمانەوە بیگرە کە پێت پیانێ بۆ ئەوی تۆ بچیتە دواوە تاوەکو گاتە سەرەوەی خوێنەرەکانت و بەشیشی زۆریەوەی کە ئەو دنیای کە لی هاتووت و کولتورەکەت و کە لێرە قبولکراو نییە، قبولکراو نییە بە شێوەک لە شێوەکان و بە گومانەوە تەماشایەکرێ، بۆیە لە ڕاستیە چاوەڕۆ نەکراو بوو بۆ من، ینی خەڵاتەکەەوە لەو ئاسا چاوەڕەن نەکرااو بوو کە یەکەم من کتێبم تا ئێستا کەمە لە بە زمانی ئەڵمانیا و ئەوەشی کە هەیە وەکوە بین لە ناو دنیایکی ڕۆشنبیریە کە هاتووم کە نەناسراوە لە تەواو لە خۆراوە سەقافەتی کوردی سەقافەتێکی تەواو ناوە ناسراوە، ینی تا ئێستا غەرب نازانێت شتێکێکە بەڕاستی ناوی ئەدەبیاتی کوردی یازی، ئەمە جێگەی داخە، جێگەی داخێکی زۆر گەورەی، جێگەی حەسرەتە. تۆ زۆر جارێ بچیتە شوێنانەوە باسی ئەو بکەی بڵێ ئێمە ئەدەبیاتمان هەیە، یعنی ئێستا ئەمە معلومەیەکە کە تو ئەیی بە خوێنەرێک یا جۆگرێکی خۆراوایی کە کورد ئەدەبیاتی هەیە، یعنی ئەمە بخۆی کارە ساتە، یعنی میلەتێک 40 ملیۆن کەسین، یان میلەتێکی بچووک نین، ڕاستە مێژوێکی زۆر دوور و درێژین ناشرینمان هەیە لەگەڵ چاوسێنەرەکانمانە، لەگەڵ داگیرکەرەکانمانە، زمانیان قەدەغە کردوین، کولتوریان قەدەغە کردوین، بچووکیان کردوینەوە، بەڵام لەگەڵەوەشە ئەوەی کە هەیە خۆمان نەمانتوانیوە بیگەێنین. ئەمڕۆ لە سەردەمێکە ئاژین بۆ میلەتانی وەکو ئێمە وەکو چەرخی 1970 نیە، لە سەدەکانی ترە خۆر هەڵات ناسێگە هات گەشتێکیە کرد بە خۆر هەڵاتە، ئەم زمانانە فێرە بوو، خیامی تەرجەما کرد، دەزانینیە فردەوسی تەرجەما کرد، ئەبوونەواسی تەرجەما کرد، هەموو کولتورانی کە ناسراون تا ڕادێکی زۆر لە ڕێگەی خۆر هەڵات ناسەکانەوە ناسراون. ئێمڕۆ هیچ خۆراوایەک نییە زمانی کوردی بزانێت،
هیچ خۆراواییەک ینی ئەمە کارە ساتە یعنی زمانی کوردی لەو زمانانەیە کە کەس لە دەرەوە نایزانێت یعنی غەیری کورد خۆی هیچ کەسێکی تر ئەم زمانە نازانێت بە شێوەیەکی سەر سوڕهێنەر ینی هیچ ینی ئەتوانین بە شێوەیەکی زۆر ڕەها بڵین کە ئێستا کەسێکی تر نییە کە کورد نەبێ زمانی کوردی بە شێوەیەک بزانێت بتوانێت تێکستێکی کوردی خۆی سربەخۆ تەرجەمەکە بۆ زمانەکانی تر وە متەرجمێکی ڕاستەقینە بێ بەڵام بۆ نمونە عەرەبی سەتان ئەڵمان هەن کاتوانن لە عەرەبیەوە تەرجەمە بکەن یا فارسی چەندین ئەڵمان هەیە توانێت لە فارسی و چەندین ئەڵمان هەیە توانێت لە تورکیەوە تەرجەمە بکە بۆیە میلەتی ئێمە میلەتێکی نییە ئەبێ خۆمان خزمەتی خۆمان بکەین لە حاڵەتی وایە لە چاو پچوچی هەوڵەکەیە خەڵاتەکە خەڵاتێکی گەورەیە و ماوەی خۆشحاڵی بوو بۆ من و مای شانازی بوو من کە تەنیا بە دوو بەرهەم لە ڕاستیە من هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بکرێت بەرهەمەکانی تر خوێنەری ئەڵمانی بیان بینێت وە خوێنەری ئەوروپی بەگشتی بیان بینێەوە بۆی بڕوا بکە کە ئەدە کوردیش میلەتێک ئەتوانێت ئەدەبیاتی هەبێت وە هیوادارم پرۆسی تەرجەمەکردن بۆ نووسەرانی تری کورد کە بەڕاستی زۆر نووسەرمانان شایستی تەرجەمەکردن لە دنیای ئێمە ینی من زۆر ڕێزی نووسینەکانیان ئەگرم بۆ پێم خۆشنیە بەم زمانانە بخێنەوەوانێنێ ئەم پرۆسێ بەردەوام بێ بۆی خەڵکی تر نووسری تر بناسرێت چ لە باکوور نووسری باشمان هەیە چ لە ڕۆژاوا نووسری باشمان هەیە چ لە باشووریە من نووسری باشمان هەیە یعنی کێشەکەم لای من کێشەی ڕاستیە کێشەی دەق نییە بەڵکو کێشەی تەرجەمەیە لە ڕۆژهەڵاتیش بەڕاستی نووسری باشمان بێگومان لەم چەند ساڵی دواییە ئەدەبیاتی عەرەبی تێکستی زۆر گەوری بەرهەمهێناوە تێکستی زۆر جوان هەیە لە ئەدەبیاتی خۆرهەڵاتی ئێستا کە هەمووی شایانی خوێندنەوە و شایانی ناساندنن بەڵام ئیترکو پێ دەڵم ڕێگریی زۆر هەیە لە بەردەم ناسینینی ئەم ئەدەبیاتە بەشێکی ناوخۆیە و بەشێکی تایبەتە بە ئەوروپیەکە و هەروە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بەڕاستی لەوێش هەوڵی زۆر جوانمان هەیە پێم وایە ئەدەبیاتی کوردی لە هەموو پارچەکانە ئێستا قۆناغێکی گەشەکردنی بەخۆیەوە بڕیەوە ئەوەی گەر بڵێ نەقص لە تێکستە هەیە تا ئەندازەیەک ڕاستنی بەڵێ کاک بەختیار کەی بەرهەمی تر بەتایبەتی بە زمانی ئەڵمانی شتی ئامادە بڕیار لە 2019 ئێواری پەروانە بڵاو بێتەوە ئێواری پەروانە ئێستا بە زمانی ئەڵمانی بە زمانی ئەڵمانی بەڵێ بە زمانی ئەڵمانی و دوهەمین هەناری دنیا بە زمانی فەرەنسی و ئینگلیزی لە ڕەنگە لەم هاوینە بە فەرەنسیەکەی بڵاو بێتەوانێەوە ئینگلیزیەکەش ئێستا کاکەریم لەگەڵ دارنەشتێکی ئەمریکیا عەقدمان کردووە کە تەرجەمەکەی ڕەنگە بکەوێتە ساڵی 2019-2020 دقیق ناچێت کاک بەختیار دوو ڕۆمان بە ئەڵمانی ڕۆمانی غەزەلنووس بە ئینگلیزی دوامین هەنار لەم دواییە بە ئیتالی بڵاو کرایەوە ئیتالیەکان بێگومان ئێمە ناتوانین باسی دنیای ئینگلیز و کتێب بە زمانی ئینگلیزیەوە گرنگی خۆی هەیە ئەگەر گرنگترینی نەبێ زمانی ئەڵمانیش بە ئەماشەوە بەڵام بۆ گەرمی ئیتالیەکان گەرمترن تۆ هەستێ بەو گەرماییە کرد لە بێگومان مەکەن داوت بووم لە پێشەنگای کتێب لە مێلان و دواتر لە تۆرین لە هەردوو شوێنەکە چێ لە ئەو کەسانی کە لە نەشەکە ئیشەکەن چ ئەوانی کە یان بینی چ ئەوانی کە لەسەر دەنووسن چنەوەی چاو پێکەوتن لەگەڵاکەن چ ئەوانی تەرجەمەت بووەکەن تاو کارکتەرێکی جیاوازیان هەیە لەگەڵ کارکتەری ئەڵمانەکانە کارکتەری زیندووترن گەرمترن خۆشترە لە عەقڵیەتیان نزیکترە لە عەقڵەتی ئێمەوە ڕۆحیەتیان نزیکترە لە ڕۆحیەتی ئێمەوە خێرا بیتە هاوڕێیان و خێرا لە باسی ئەدەب و فکرەوە گوازیتەوە بۆ باسی شەخسی و بۆ باسی شتە تایبەتیەکان و بۆ من ئەزمون لەگەڵ ئیتالیەکان ئەزمونێکی خۆش بوو ڕاستی خۆشحاڵ بووم زۆر لەو سەفەرە ئیتالیا ئەنداز ئەمە جگەلەوەی کە پێشوازی ئیتالیەکان لە کتێبەکە تا ئێستا زۆ گەرمەوە بەردەوام لەسەریە نووسرێت کە بخۆم چاوەڕە نەکراوە بوو لە ڕاستیە چونچە وەکو پێدەڵم دنیای کوردیش لە ئیتالیا شەر دنیایشی نەناسراوە بەڵێ کاک بەختیار لە کارەکانی بەڕێسا بەگشتی بەتایبەتیش لە ڕۆمانی کەشتی فریشتەکانە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد زۆر گرنگ کارتان لەسەر میدیا کردو ڕۆڵی میدیا بەتایبەتیش ئەو جۆرە لە میدیا کە ئێستا لە ڕۆژهەڵاتە چ لە سیستەمە سیاسیەکانە چ لە دەوڵەتانە چ میدیای حیزبەکان
نامەوێت بچمە ناو وردەکاری هەتا ئەو نمونانە لە خەیاڵمە کە چۆن بەکارتانهێناوە، بەڵام بەگشتی چۆن تەماشای ئەو میدیایەکەن کە نزیکەی هەمووی ئێستا بووە بە مای شێواندنێکی گەورە لە بواری زمانە، شێواندنێکی گەورەی لە بواری پێشکەشکردنی زانیاریە و میدیا کە خۆی ئەبێ ئامێری گۆڕانکاری بێ کە چی بووە بەداخەوە ئامێریکی زۆر ترسناک بۆ وێرانکردنی کۆمەڵگاکان. میدیا پەیوەندێکی زۆر بەهێزی بە سێکایەوە هەیە لە کۆمەلگا، پێویستێکی زۆر بەهێزی بەکای سیاسیەوە هەیە، پێویستێکی زۆر بەهێزی بەکای معریفیەوە هەیە و پێویستێکی گرنگی بەکای ئەخلاقیەوە هەیە. لە کۆمەلگا خۆرهەڵاتیەکانە هەر سێم کایە، چکای معریفی، چکای سیاسی، چکای ئەخلاقی لە قەیرانێکی زۆر قوڵاژین، لەبەرەوە ئاساییە بە بڕوای من کە تا ئەندازێکی زۆر میدیاش خۆی لە قەیرانێکی زۆر قوڵاژی و هەموو قەیرانەی کە لە کای سیاسیا هەیە، لە کای ئەخلاقیا هەیە و لە کای معریفیا هەیە بە تەواوەتی بە قوڵی ڕەنگیاوەتەوە لە ناو میدیا. میدیا بۆ نمونە لە غەرب میدیا تا ئەندازەیە دەتوانێت وەکو کایەیەک، وەکو دەسەڵاتێک، وەکو شێوازێکی تر لە فۆرمی ماڵمەڵەکردن لەگەڵ ژیان و کۆمەلگایە سەربەخۆیەکی تایبەتی خۆی هەبێت وە، بەڵام لە واقعی ئێمە میدیا تا ئەندازێکی زۆر نووساوە بە واقعی سیاسیەوەوانێ و ئەوەی کە لە واقعی سیاسە ئەجوڵێتەوانێ هەمانەوە جوڵەیە کە نەقڵە بێتەوە بۆ ناو ئەگوازرێتەوە بۆ ناو کای میدیاوە. ئەمە واکە کای میدیا شتێک نەبێت کە شتێکی نوێمان پێ نەڵێ. خۆ دەزانی لە کۆمەلگایەکە زانکۆکانی پەچی کەوت بێکایە معریفەکان تایە لاواز بن، ناتوانین باس دەبوونی ڕۆژنامەگەریەکی پرۆفیشناڵی زانستی و سربەخۆ بکەین کە بتوانێت ڕوئیایەکی ترمان پێشکەش بە لە گۆشەیەکی ترەوە تەماشای دنیا بکە وێنەیەکی ترمان لەسەر شتەکان باتێ جیاواز لە وێنەی کە سیاسەکان و حیزبە سیاسەکان و قسەکەرەکانیان و نوێنەرەکانیان لە کۆمەلگایە دروستیەکەن و ئەمەش چێش قەیرانی گەورەی میدیای کوردیە کە تا ئەندازەیەکی زۆر ناتوانێت لە دەرەوەی ئەو ئەقلێتە سیاسیە باوەی کە هەیە ئەو ئەقلێتە کولتوری باوەی کە هەیە شتێکی جیاواز پێشکەش بکە و بۆ نمونە مەسەڵ لە شوێنێکی وەکو خۆراوایە کە تۆ ڕۆژنامەیەکی خۆراوایی یەگریتی بەدەستەوە، هەر ڕۆژنامەیەک بێ لە ئەڵمانیا یەگری بەدەستەوانی ئەم ڕۆژنامەی بەرهەمی ئیشکردنی کۆمەڵێک های معریفی گەورەیەکم تۆ لە بواری شانەوە بیگرێت، لە بواری سینەماوە بیگرێت، لە بواری زانستەکانەوە بیگرە، لە بواری سەفەر و ناسینی دنیاوە بیگرە، هەموو ئەمانە بەشی تایبەتی هەیە ڕۆژانە لەم ڕۆژنامانەوە هەمووی لەو کایە معریفیانە چی شتێکی نوێ بەرهەمیە، چی شتێکە جوڵێ، چی شتێک زۆر ڕۆژەوە و ئەکتوێلە و قسەی لەسەرەکرێت و لە ناو کایە زانستیەکانە چه دیالۆژێک زۆر نییە گرنگەوە سنتراڵە هەمووی ڕنگایەتەوە لە ناو جیهانی ڕۆژنامەگەریە. بەڵام ئێمە لە دنیایە کاژین بێ فکر لە ناو دنیایە کاژین بەبێ ئەوەی کە دیالۆگ و گفتوگوی گرنگی تیابێ لەسەر شەشە گەورەکانی ژیان و ئینسان و فکر و زانست و ئەمان لێرەوە ئەم سەحرا معریفی کە تیاژین ڕەنگیاوەتەوە لە ناو ڕۆژنامەگەری شەوڕ میدیای کوردی بۆتە بەشێک ئاوێنەیەکی دواکەوتنی کۆمەڵایەتی ئێمە بۆتە ئەو ئاوێنەی کە لە ڕێگایەوە توانین لە ڕاستیە پلەی دواکەوتنی معریفی و تا ئەندازێ سیاسی خۆمان وە تا ئەندازێکی زۆر قەیرانە ئەخلاقیەکانیشمانی پێوێن و لە ڕێگایەوە بیخوێنینەوەوانێ. بەڵێ دەستخۆش، زۆر سوپاس.